عزیزان سڵاوتان لەبێت بەیانیتان باش تەندروستیتان بە هیوام هەمیشە باش بێت هەمیشە دڵخۆش بن دووبارە گەڕام وڵاتان بۆی کە بەرنامێکی کێ گوڵڕنگتان پێشکەشکەم لە کۆمەڵێک بەرگاوە هەروەها بوونی تەوەرەکی سەرەکی کە ڕۆژانەیەمە لە بەرنامەی گوڵڕنگەوە گفتوگۆ لەگەڵ میوانی تایبەتمان بۆ بابەتە ئاکەین و هەروەها پێم خۆش ئەمڕۆ پێتان بڵێم کە تەوەری بەرنامەکەمان باس لە چیەکات بۆ گوێرێکە ئەمڕۆ هەژدەی مانگە و ئێمە 2 بۆ 3 ڕۆژمان ماوە کە بچینە ناو 20 بۆ 21 مانگۆک ئەزانین کە زۆربەی زۆری هاوڵاتیانمان ڕوئەکەنە ئەو شوێنانەی کە سەیرانگاکانن یا خۆت کە دەشتین کە ئەو شوێنەی خوێن حەزیان لێتی بۆی کە جەوێکی تاوگۆڕن و سەیرانێکی خۆش لەگەڵ خێزانەکەی خۆیاندا بکەن و ئێمەش بۆ ئەو مەبەستا ئەمڕۆ تەوەرێکمان داناوە باستەوە دەکەین کە بەداخەوە هەندێک جار هەندێک لەو کەسانی کە دەچن بۆی کە سەفرێکی خۆش بکەن سەیرانێک بکەن لە دوای خۆیانەوە پاشماوەکانیان بەجێ ئەهێڵن و ئەمە دیکۆرێکی ناشرین ئەبەخشێت بە ژینگە و وای لێ دەکات کە ژینگەیەکی پیسمان هەبێت هەندێک جار ئەبینین کە بۆ نمونە لەو شوێنانەی کە ئاوی لێیە دەبێت یاخۆ توێکڵی شووتی بێت کاغەز بێت هەر چێک بێت هەڵێنە ناو ئاوکۆ و ئەمەش ئەزانین کە زیان ئەگەێنێت با سروشت و ئێمەش تەورەکەمان تایبەت کردو بۆەوەی کە باس لەوە بکەین کە چۆن بتوانین هەم سەیرانێکی خۆش بکەین و جۆمان بگۆڕین لەگەڵ خێزانەکەی خۆماندا و هەمیش چۆن بتوانین کە ژینگەکەمان بپارێزین لە پیسبوون بگومان ئەمە دوایەوەی کە بەرگەکانی بەرنامە گۆڕنگتان پێشکەشەکەم و کات دەچینە لای تەوەری سەرەکی بەرنامەکەمان. عزیزان ئەمڕۆژ با مەبەستی زانینی نرخی زێر لە بازارەکاندا لە ڕێگەی پەیوەندی تەلەفۆنیەوە سەرکار تۆفیق خاوەنی زەڕەنگەری سەرکارمان لەگەڵدایە کاک سەرکار سڵاو لەبێت بەیانیت باش سڵاو لە خۆتان و بەیانیۆش باش زۆر سپاس کاک سەرکار ئەمڕۆ نرخی زێر چی گۆڕانکاریەکی بەسەرداهاتووە ئەمڕۆ نرخی زێر یەک مثال نرخی زێری عالی 18,000 یەک مثال نرخی زێری عالی 21,359,000 یەک مثال نرخی زێری عالی 24,416,000 یەک لیرەی عالی 22,559,000 بڵێ کابێت 2000 دینار زیادی کردووە نرخی زێر لەمڕۆدا کاک سەرکار بەڵێ لە شەڕەتی چاشەمای بۆ مەسخاڵی 2000 نازیایی کردووە بەڵێ ئەسەلاانە هەندێک کەس بڵێن ئەوە لە بەرەوەی بەرە و نەورۆزە ڕۆین بووە نرخی زەرگرام بۆیە خۆت هۆکارەکەی چیە؟ وڵای زۆر ساڵۆشتا ڕووە ینی نزیکی نەورۆز دەبێت و زیاکە خۆشتا عالەمیش بەس لای ئەمە هەروە بیرەکەدان لەبەر نەورۆز ئاواز زیاکە بەدڵنیاییەوە ڕاستە کاک سەرکار دەستە خۆش بێ زۆر سوپاس کەم ڕۆژ نرخی زێرە بۆ باستینەوە بۆ هیوام ڕۆژێکی خۆش دەبێت کاتێکی خۆتیش خۆشتر بۆتەوە خوا لەگەڵ عزیزان ئەمڕۆ یەکێکی کە لە هونەرمەندەکانمان بەسەر کردوتەوە بێگومان ئێمە ڕۆژان لە ڕادیۆی دەنگی گۆڕان و بەرنامەی گۆڕەنگەوە هەر ڕۆژێک بە پێیتوانە هونەرمەندێک بەسەرەکەینەوە جا لە هەر شار و شارۆشکە و قەزایەکی خۆت لە هەر شوێنێکی هەرێمی کوردستاندا بژی بۆ ئەم ڕۆژ کەریم خان سوچیمان لە ڕێگەی پەیوەندی تەلەفۆنی و لەگەڵدایە کە یەکێکا لە هونەرمەندەکانی ئاکرێ و ئێمە پێمان خۆشە گفتوگۆی لەگەڵدا بکەین ئەمڕۆ سەبارەت بە ئەزمموی کاری خۆی و واروەها ئەو چالاکی و پرۆژۆ پلانانەی کە لە داهاتوودا بەدەستێوێتی کاکەریم سڵاو لەبێت بەیانیت باش سلام هەیە بۆ جنابتان بەیانیتان باش بەیانی هەموو کارمەندانی دەنگی ڕادیۆی گۆڕان باش زۆر سپاس دەکەم کەرەمتە سپاس بۆەوە کاکەریم ئەمەوێت لە کەش و هەوایی جارە لای ئێوە بپرسم بزانم چۆنە چۆن نییە وڵا بوهارە و بەرە نەورۆزەشین جەژی نەورۆز لە ئێوە هێشتا چەند ڕۆژێکی ماوە جەژی نەورۆزتانی پیرۆزی لە لە شاری سولەیمانی خۆشەویست وڵا کەش هەوا خۆشە بوهارە
هەرچەند تۆزێکی جیاوازی هەیە لەگەڵ ساڵی ڕابردوو بەڵام هەر خۆشیشە. ڕاستە کاکەریم ئەوەندەی کە من زانیاریم هەبێت ئەگەر بێت و کەرانتین نەبێت ساڵانە لە یادی نەورۆزدا لە ئاکرێ لەسەر شاخەکە خەڵک بەڕێ ئەکەون و لەسەر شاخەکە ئاچن ئاگرەکەنەوە ئەم ساڵ هیچ پلانێک هەیە کە بۆی بۆ جۆرە بێت؟ بەڵێ ئەم ساڵش پلان هەیە ینی چاڵکار و چاڵەکان خوان ئامادە کردووە وەک ئاگر بەسەرچا بکەون وەک مۆم بەڵام تەنها هەندێک من ئاگادار بم ئاگرەکە هەڵەکە نەسەرچایەکە یعنی شێخوان حاضر کردەوە بەڵام وەک شتی قالە غوبالغ و یانێ کە خەڵک بێ و ئاهەنگ و بەڕاستی لە بەرهۆی ئەو عەڵەفەس ئەو کڕۆنایە شتەکان قەدەغە کردووە بەڵام کەس ئاگرەکە هەڵەکەن لە شەوی 21 ینی خوان ئامادە کردووە. ڕاستە کاکەریم تۆ چیت بۆی کە بەشدار بی لەو بۆ نۆمەراسیمە؟ ئەم زۆر ڕۆشتمە بەڵێ بەڵام زۆر هەرە زۆری من وەک ئاهەنگ بەشداریم لە ئاهەنگی هەوڵان کردەوە لە بناری قەندیل وەک هونەرمەندێک بەشداریم لە چۆیمە قەندیل بەڵام هەر چۆیمەش بەس ئەم ساڵش بەڕاستی ئەگەر سەردەنە هەرەکەن ینی احتیاجێ بچێت تماشە بکەی لەسەر گردێک لەسەر شوێنێک بەس نابێت قەرباڵغی دروستکەی بەڵام ڕانگادەوە کە خەڵق باڵغی بەڵام بەڕاستی خەڵک هەرەچی يعني مرزيات بس شوينك هي لا اكري بين ستدي او شوينك حفلي لي امادا كان وابزن لوي قدغيت انت اجي خلق بستوي هم قال غبالغ درستدي اما دورو بير احتياجي بله بله كريم اما كمك باسي خوتمان بوكي باسمان بوكي كا خودشي بشكتا كردوا چون دستت كردوا بكاري هنري وزيات خود حزل لچي بوارك كاري تدابكي بله براسي من نوم طبعا حفظة متناسان بلند زيادة من هنرمند كريم خان سورسيمام سلام كيش سليماني بملا سنتري جنزاني بعدين هبوا لسليماني من بس برترسي بش هنري سنتري جنزاني بعدين ممكاتكم لسليماني من هالزوا كاتكم من حزم الصاز ودستم بساس كير بەڵام دوای ڕاپەڕی من گورانیم بودن هەستان لە بناماڵی ئێمە هیچ هونەرمەندێک نییە ینی کەس نییە مەقل بێت ینی کا دەستی بەکاری هونەری کردی باشە ئەی کاکەریم قورس نەبوو ینی ئەمە بۆ تۆ لە ناو بنەماڵەکە تا هیچ کەسێکی تیانە بێ هونەرمەند بێ و ئەو کاتیش کە تۆ باسێکی کەمە قورس بوو چ خانمان بێت چ پیاوان بێت بیانەوە گۆرانی بڵێن واللهی ڕاستەکەی بەڕاستی ئەو من ئەوان هەبوون نازانم بين جريدة يعني اواني زور اجرين مثلا خوستا او كاتا صاز شتيان عطفه كير هم بولان ليدا منش زور اما حسنا اسمه قطاب خانه بلام صازيان عطفه كير منش حزم كير بمضالي وبراسي مراتي او صاز بزواي صازك قيام كير بهر حال دواي صازه كم جني بلام دواي راب قرين زور محزم له نريبو دواي راب قرين براسي كدارفات بو من گورانیم گوت ڕاستە کاکەریم لە دوێ ڕاپەڕینەوە کە دەستت کرد بە گۆرانی وچن با بڵێن زۆر جار بیستمەوە بینیویشمە و هونەرمەندانەی کە باڵێن ئەتوانە عاسفی ئامێرێکی مۆسیقی بکەن لە پاڵیشیا هەندێکیان نەتوانن گۆرانی بڵێن لەبەرەوەی کە هەست بەوەکەن کە دەنگیان خۆشە و ئەوان شارەزاتێکن لە ڕووی تەکنیک و ئەکادیمیەوە لە با بڵێن تۆن و ڕیتمەکان تۆش بەو هەستەیانی حەزت کرد گۆرانی بڵێت یا خوچی هۆکارێک بووای لە کردی کە دەستکەی بە گۆرانی وچن براسته هوكا زور بون زعبني اگر بيو مثل حزيله تي بي هر فيري بي من اي كم زار وقت صاصم عصبتي هسند ما مستاش مان هبو او ما مستاش اصل خلشي كركوب بو ولا وقتها اوش آلاتك اهلك آلاتي موسيقى اجرين يعني وقتي ما طلب الله قطاب خانه من زور مراقم بو بلان كدواي رابرين من قرانين يعني جوكم لقراني هنرمن كان قلتو زور حزم لقراني ببراسي اللي كم زار من نوروز بو وابزانم لسالي نوتو بشتي غافرين سالي نوتو دو بسيبو من ثم بلنبوك حفلك الزماوري ثم صار شانو قراني مقوتن لا دغري آتي لنحيي بديل ثم يعني بوي كم زار بك الزماوري زور خربوا بوا حتى انت في شيء وقتاش نوتو يكدوش قراني مقوتن لا مشوينان لا بلان بوك قال غبالة كم زار بقراني مقوتن لپیش خلق شتێکی زۆر ئەوش بوو سامناک بوو تۆزێک بۆ من یعنی بەس ترسێکی زۆرت هەبووە کاک کەریم ئەو کاتەوانە
آره والله تصویرش وابدن ایساش بدوایگرن که او حافظ ندوز والله زور شتێکی خۆش بوو دەبانجێ ئەوی کیشی ئەو وەختە خەڵک دەبان زۆر مەراق بوو تازە بڵێم ساڵێک بوو 2 ساڵ بوو ڕاپەڕین بوو دەبانجێکیشم گرێدا بوو وەخت بڵێم لە دلی کوردیم لەبەر بوو شتێکی زۆر خۆش و بەڕاستی ئەو کاتە گورانیم گوتن خەڵک زۆر دیار بوو بە شەرمنی و بە بخۆشم نامەزان یعنی چۆن گورانی بڵێن تاقەکە ڕاستە ئەجا بە تایبەتی ساڵی 90ەکان کەوتانە ڕاپەڕی ڕوویداوە دواتر تووشی کۆڕۆ بوون ینی هاونیشتمانیانی خۆمانوە لە دوای ئەوەشەوە با بڵێن گرانیەکی زۆر هات بەسەر میلەتەکەی خۆماندا لەبەرەوە هەموو ئەمانە هۆکار بوون کارێکی باشت کردو ینی تۆ لەو کاتەیە توانیتە هیچ نەبەرلانی کەمێک لە ئازارەکانی خەڵکی کوردستان کەم بکەیتەوە. بەڵێ من دوای لە ساڵ 94 بوو کانالێک دامەترە کانالێک تەلەڤیزیۆنی ئاکێ 93 بوو هەبزانم بەڵام من تقریبا 8 گورانیم هەرهوو بە مباشر بۆ تەلەڤیزیۆن تۆمارکردن بەڵام لە ساڵ 94 من کە ئەو بە کاسێتێکم تۆمار کرد هەچەندە من لە عەمریشم زۆر ئەوە نەبوو مستعدی بەڵام ساڵاتیم زۆر بووم بەڕاستی يعني اهتماما بخوضه حقيقة لسال 94 من كاسيدكم تومارك زه قراني بو او وقت بو تومارك كان او وقت كاسيد بو بشتي تقريبا نوتو حطش ده تومارك بين الوقت كاسيد نوتو هاش تومار شاري موصل الاستوديو ده قراني تومارك بين نصالي 2000 هر كاسيدكم تومارك لسالي 2002 لسليماني بم بدأ كان لنا سليماني بهوي عندك مثلا سياسي كهنرمندەکان هەر چەندە ئەبێ دوور بن بەڵام کوردستان هەروایە بەڕاست ساڵی 2000 من هاتمە شاری سولەیمانی وەک ئاوارە لەوەی بووم لە سنتەری گیانزانی بادیان لە ساڵی 2002 سیدێکم لای سەتین استۆدیۆ سەتین خەرەزانی کە ئەوە لە سەهۆڵەکە بوو ده گورانی تۆمارکردن بۆ کەنالی کوردستان چی بەسەر هات کاک کەریم یعنی ئەو سیدێت کە تۆمار کرد تاوەیتر لە ئەو تیڤیۆ پەخشکرا بەڵێ جا مەبەستم کاتێکە باسڵاوەکەی لە ساڵی 2000 تە دەستت کردووە بە تۆمارکردنی ئەلبومێکی تر کە دەگۆڕانی لە خۆی گرتووە کارەکانت بە ئاسانی بۆ بەڕێوە چوو ینی ئەتوانیت تەواوەتی ئەو دەبەرهەمەیەکە خۆتەتە تۆماری بکەی حقیقتا بەڵێ بەواخیە تۆزێک هەندێک ئاسان ئەو یعنی بەو ئاخیەی باشتر بوو چونکە بۆ لە ڕووی کەوالیتی لە ڕووی تەکنیکی و لە ڕۆی پرۆفشنالیست ئۆدیۆکان ینی ئاسان کاری بۆ تو زیاتر بوو چونکە من ئەو کاتە کەنالی کورسە داوای لێ میکرێ من هەندێک گورانی خۆم ئەوە هینابوونە کەنالی کورسات لە ڕووی کەوالیتی و ڕەنگ و تەسویر تۆ ینی جائز نەبوون کە کەنالی کورسە دابەزێنی داوان لە مکر شتێکی هەر ئەم گورانیەکان نوێتەمەوە ینی بە شێوەیەکی باشترە بەڵام من چم کرد من عندك آواز نويترم مشتي نويترم يعني توماتر لا كنالي لا استوديو سفين خرزاني بو كنالي كورسات دواي برنامج كان هبو لا كنالي كورسات من فيلم بجدر من برنامج لا 2006 منها كليب كان بو كنالي كورسات لا توم لا شاري موصل تصوير بكر او وقت ايسا من حظكم برا خلطي جي يعني بنيران جوان لي بمثل من بكرسي سنديكيه هنرمندان ملاعاتي بركزي سندكه هنرمندەکانم لە ئاکرێ کە ئێستاش خەریکی هەندێک تومار بکەین بەڵام نازانم وڵی کە چۆن تۆزێک بزانم کە ئەو زروفەتی لێ دێ ڕاستە بەداخەوە ئێستا لەبەر هۆی قەیرانی دارایی و قەیرانی تەندروستی و ئەو کۆمەڵە قەیرانی دیکە ینی سەرجەم سەکتەرەکان لە با بڵێن کاروبارەکانیان وەکو جارن با بڵێن بەڕێوە ناچێت بەڵام ئەوەندەی کە با بڵێن کاکەریم خۆت بزانیت چی کار و چالاکیەکەت بەدەستەوەی بۆ داهاتوو بیکەی بێجگەل ئەنجامدانی ئەو گۆرانیانە بەڕاستیم وەک پێتم گوت ئەو بەریتان چەند ڕۆژێکە من هاتمە شاری سولەیمانیش بەڕنامێکم هەبوو لە تەلەڤیزیۆنی کانالی گەلی کوردستان بەڕنامێکی مباشر بوو بەحسی کرد من ئێستا خەریکم دووسیدم لە بەردەستە هەر سیدێکی بە شێوەیەکی تۆزێکی بە شێوەیەکی یعنی جیاواز هەندێک شتێکی خەڵک داوەڵم دەکە بەڕاستی بەڵام هەر دوو سیدەکانشم زۆر زەحمەتن ئەبێ لە ڕێگای وەزارەتی ڕەوشنبیری يعني عندنا بروجرام تقديم كردوها بلام براسي حكومتي هري مش هرب هوي هذا اللي قيران كاش براسي يعني حقيقة
هیچ بەهانەیەک نماوە بۆ قەیران حەقەتەن یعنی ڕاستەکە کەریم ینی چونکە ئەزانین هەندێک هونەرمەندی دیکە هەیە کە بە ئاسانتر ینی کارەکانی بۆچێتە پێشەوە توانێت کاری خۆی ئەنجام بدات و بەڵام بۆ هەندێک لە هونەرمەندەکانی دیکە بۆ جۆرە نابێت حقیقتا من وەزیرێکمان بۆ پێشی ئێستا وەزیری ڕۆشنبیری کە برادری میش بوو ینی بڵێن وەک لە نزیکەوە دەمناسی پێشی ئەم کابینی ینی هەتا بە منی بگوتی وەرە تشتێک تەقدیم کە بەس دا ئەو قەیرانە تەواو بە قەیرانەکە دوایی من معلوماتم هاتن ینی پارەی بۆ زۆر لە هونەرمەندان سەرفیش کردبوو هەتا ئەو هونەرمەندەکانە شتیشیانە نە پارەی بۆی سەرف کردبوو نە بەڵام نە کلیپەکەی هونەرمەندەکە دیار بوو نە گورانەکە دیار بوو پارەکەشی خواردبووی تیش نەکردبوو حەقەتەن لە ئەو شتە هەیە حەقەتەن ئەو شتە زۆر ناخۆشە ینی تو بۆ کەسێک بکەی بۆ کەسێک نەکەی جیازیکردن ناخۆشە زۆر کاکەریم ئارێەوە من ئەتوانم ینی شتم کردووە بەڵام حەز ناکەم لە ڕێگای ینی ئەو کەسە پارە دیا بۆ مسەرە بگەهان ئەو بەرپرسانە و مەسوولە ئەبێت وەزارەتێکمان هەیە بە ناوی وەزارەتی ڕۆشنبیری وەزارەت ئیشی چیە بەڕاستی ڕاستە بۆی وام کاکەریم کە کاروبارەکانت بە ئاسانتر بۆ بچێتە پێشەوە ینی ئەو بیانوانەی کە بۆ هەندێک لە هونەرمەندان ئەیەن بەدەستەوە بۆ هەندێکی دیکە بۆ جۆرەنیە ئەوەش چارەسەر بێت کاکەریم ئێمە ئەمڕۆ زۆر خۆشحاڵ بین کە توانیمان لە ڕێگەی بەرنامەی گۆڕنگ و ڕادیۆی دەنگی گۆڕانەوە گوێبیستی تۆ بین بۆ هیوایم تەندروستیت باش بێت و هەمیشە سەرکەوتوو بیت دووبارە زۆر سپاس زۆر سپاسانەکەم ڕێی سڵاوم بۆ هەلە ئاکێ پەشاری سلەیمانی خۆشەویست بۆ هەمووی هەواڵان هەیە ئەو سوپاسی یەکزانا شەکەم بەڕاستی یەکزانە کە محاولەیە کرد کە ئەو بەڕامەیە ساز بکەم دووبارە ڕێی سڵاوم بۆ هەموو کارمەندەکانی ڕادیۆ هەیە زۆر سپاس دەکەم ڕۆژێکی خۆش بۆ تۆ خوا لەگەڵ زۆر سپاسان دەکەم بەڕێ ئازیزان نەچینە لای بەرگەیەکی کەی بەرنامەی گوڵڕان کە ئەویش بەرگەی هەواڵی هەمڕەنگە لەم بەرگەیەجا باس لەوە دەکەین کە دکتۆر غوبتا دەڵێت نابێت هیچ کەسێک بەهۆی شێرپەنجەوە بمرێت ئەگەر کەمتەر خەم نەبێت بۆ نمونە ئەگەر بێت و تۆ هەموو جۆرە شیرینیەک لە لاشەتدا پاک بکەیتەوە و نەیخۆیت ئەوە دەبێتە هۆکارێک بۆ ئەوەی کە لە شێرپەنجە بتپارێزێت و ئەمە ژوا دەکات لاشەی تۆ کە ڕێژەی شەکری تێدا کەم ببێتەوە. و هەروەها تێکەڵکردنی پەرداخێک ئاوی لیمۆ لەگەڵ ئاوی گەرم و خواردنەوەی بۆ ماوەی یەک هەتاوەکو 3 مانگ ئەو مادە شێرپەنجەیانە ناهێڵێت کە توێژەران لە زانکۆی پزیشکی مێرلان دەڵێن باشترە لە 1000 جار لە چارەسەری کیمیایی. و هەروەها خواردنی 3 کەوچێک زەیتی گوێزی هندی لە بەیانیاندا وەها لە ئێوارانیشدا وا دەکات کە نەخۆشی شێرپەنجە کەمتر بکاتەوە و وا بکات کە تەندروستی تۆ هەمیشە بە شێوازێکی باش بهێڵێتەوە. لەم حاڵەدا باس لەوە دەکەین کە لە لای هەندێک لەوانەیە بوو بە بپرسیار بۆچی کە بەیانیان لە خەو هەڵدەستن لە ناو با بڵێن دەمیاندا بۆنێکی ناخۆش هەیە کاتێک لە خەودا دەردراوەکانی ناودەم وەکو لیک کەم دەبێتەوە و هەروەکو دەڵێن لیک وەکو دەمشۆرێکی سروشتی کار دەکات و کاتێک لیک لە لیکەڕژێنەکانەوە دەردەدرێت هەڵدەستێت بپاکردنەوەی ئەو بەکتریا زیان بەخشانەی کە دەم دەبنە هۆکاری دروستبوونی بۆنی ناخۆش و زۆربەی خەڵک کێشەی بۆنی ناخۆشی دەمیان هەیە و ئەمەش لە کاتێکدایە کە بەکتریاکان لە نێوان ددان و لاسەر چەژا گۆبکەکانی زماندا هەن و هەڵدەستن بە تێکشکاندنی ئەو وردی لە خۆراکانەی کە لە لکێنی ددانەکاندا بەجێ هەڵدراون و بەمەش پێکاتەیەکی گۆگردی واتە کبریتی پێک دەهێنن کە بەهۆی ئەوە بۆنی ناخۆش لە ناودەمدا دروست دەبێت. بەڵام دەبێت ئێمەش ئەوە لە بەرچاو بگرین کە دەم بۆ ماوەیەکی درێژ لەوانەیە هۆکاری نەخۆشی بێت ئەگەر هاتوو بۆنی لەبێت و هەر یەکێک ئەگەر بێت و هەستت بۆ هۆکارەکە کە بۆ ماوەیەکی زۆر بەردەوامە ئەو پێویستە سەردانی پزیشکی پسپۆر بکەیت بۆ چارەسەرکردنی نەخۆشیەکەت.
هۆکارەکانی بۆنی ناخۆشی دەم ئەگەڕێتەوە بۆ ئێمالکردنی ددانەکان و باش پاک نەکردنەوەی و هەروەها پاک نەکردنەوەی زمان کە بەکتریاکەی 600 جۆر لە بەکتریا لە ناودەمی هەر کەسێکی ئاساییدا بۆنی هێو دۆزراوەتەوە و وشکی دەم و وشکی ناودەمیش هۆکارێکی دیکەی گرنگە بۆ مانەوەی بەکتریا لە ناو دەم و گەشەکردنی بەکتریاکان تێیدا. چۆنەتی چارەسەرکردنی بۆنی ناخۆشی دەم ئەم هۆکارانە ینی ئەتوانیت تۆ بەکاری بێنیت بۆی کە چارەسەری بۆنی ناخۆشی دەمتکی لەبەرەوەی لە ناو دەمدا لیکی تێدایە و لە ناو لیکیشدا ئۆکسسیجین هەیە. ئۆکسسیجین هۆیەکی باشە بۆ مانەوە و گەشەکردنی بەکتریا لە ناو دەمدا. لەبەر ئەم هۆیە ڕۆژانە پێویستە بڕێکی زۆر لە ئاوش لە بخۆیتەوە و جوینی سەوزەی نعنا ڕۆژانە کە بۆن و تامێکی خۆش دەدات بەدەم و هەروەها پاکردنەوەی ناودەم ڕۆژانە بەباشی. ئەمانە هەندێک لە چارەسەری کاتی بوون کە دەبنە هۆکاری نەهێشتنی بۆنی ناخۆشی دەم بۆ ماوەی، بەڵام ئەمانە نابنە هۆکاری لە ناوبردننی بەکتریا. لێرەدا باس لە هەندێک لە خۆراکی بەسوود دەکەین کە دەبنە هۆکاری لە ناوبردننی بەکتریا و هەروەها نەهێشتنی بۆنی ناخۆش لە دەمدا. و هەروەها چای سەوزیش لەبەر ئەوەی کە چایەکی سەوزە و دۆڵەمەندە بە دژە بەکتریاکان دەبێتە هۆکاری لە ناوبردننی زۆر لە بەکتریانی کە لە ناودەمدا دەژین و دەبنە هۆکاری بۆ ناخۆشی دەم. ئەتوانی چای سەوز بخۆیتەوەکو چارەسەرێک و هەروەها دارچین ڕۆنیش سروشتی تێدایە کە دەبێتەوە کاری لە ناوبردنی زۆربەی ئەو بەکتریانی کە لە ناودەمدا دەژین و سەوزەکان و میوەکان بە تایبەت خواردنی سێ و کەرەوز زۆر باشە بۆ پاراستنی ناودەم لە جۆرەکانی بەکتریا و هەروەها جوین و خواردنی ئەمانەوا دەکات کە لێک لە ناودەمدا زۆر بێت و ناودەمیش وشک نەبێتەوە و هەروەها کاڵک و شاتوش یارمەتی دەرێکی دیکەم بۆ لە ناوبردنی بۆنی ناخۆش لە ناودەمدا. ئازیزان بەرگەی هەواڵی هەمەڕەنگم کۆتایی پێهێنا ئێستا چینە لای هاوکار مشاکار بۆی کە گرنگترین هەواڵ و زانیاریەکانی ئەمڕۆتان بۆ بخوێنێتەوە. شاکەر سڵاو لە بێبانی باش. زۆر سپاس تەندروستی تۆ چۆنیە باشە؟ ئینشەڵڵا هەمیشە باش بیت. ئەمانەوە گرنگترین هەواڵ و زانیاریەکانی ئەمڕۆ لە تۆ گەمان لێ بەسەر. زۆر باشە، زۆر سپاس. لە ڕادوی دەنگی گۆڕانەوە بە درێژایی ڕۆژ هەموو کاتژمێرێک گوێ لە گرنگترین هەواڵ و گۆڕانەکان بگرن. ئەم کاتتان باش گوێگرانی ئازیزی ڕادیۆی دەنگی گۆڕان هەواڵەکانتان پێشکەشەکەم. سەرەتاش سەردێڕ. فراکسیۆنە کوردستانیەکان لە بەغدا ڕێکەوتن لەسەر ئەوەی کە لە بەرامبەر پرۆژەی یاسای دادگای فیدراڵیدا یەکدەنگ بن. ئاسایشی ڕۆژاوای سلەیمانی دەستگیرکردنی 10 کەسی لەسەر بەکارهێنانی مادەی هۆشبەر ڕاگەیاند. تورکیا هەوڵەکانی بۆ داخستنی پارتی دیموکراتی گەلان هەدەفە چڕ دەکاتەوە و لە ڕێگەی دادگای دەستوریەوە هەوڵی داخستنی ئەو پارتە سیاسیە دەدات. لیژنەی باڵای ڕوبەڕووبوونەوەی کۆرۆنا لە سلەیمانی کۆمەڵێک بڕیاری تایبەت بە ڕۆژانی نەورۆز بڵاو دەکاتەوە. دووبارە سڵاو. شەوی ڕابردوو وەفدی هەرێمی کوردستان و بەشێک لە سەرۆکی فراکسیۆنە کوردستانیەکان لە پارلەمانی عێراق بە ئامادەبوونی مستەفا کاظمی سەرۆکوەزیرانی عێراق لە ماڵی بەرهەم ساڵح سەرۆکۆماری عێراق لە بەغدا کۆبوونەوە و تاوتوێی پشکی هەرێم لە بودجەی عێراقیان کرد. هاوکات فراکسیۆنە کوردیەکان لە نێوان خۆیاندا ڕێکەوتن لە بەرامبەر پرۆژەی یاسای دادگای فیدراڵیدا یەکدەنگ بن کە بڕیارە ئەمڕۆ لە دانیشتنی پەرلەمانی عێراق دەنگی لەسەر بدرێت. پرۆژەی یاسای دادگای فیدراڵی عێراق لە 24 مادە پێک هاتووە و 21 مادەیان پەسەند کراون و مادەکانی 2، 3 و 12 پەسەند نەکراون و ناکۆکیان لەسرە. ئەوەش لە کاتێکدایە هێشتا پشکی هەرێم لە بودجەی جێگیر نەکراوە. بە پێی زانیاریەکانیش لیژنەی دارایی ئامادە نییە بەبێ ڕێکەوتن لەسەر پشکی هەرێم بودجە بخاتە دانیشتنی ئەمڕۆی پارلەمان. بەڕێوەبەرایەتی ئاسایشی ڕۆژئاوای سلێمانی لە ڕاگەیاندراوێکدا بڵاوی کردەوە لە پێناو ڕێگریکردن لە بڵاوبوونەوەی مادەی هەوشبەرەکان لە ماوەی مانگێکدا لە سنووری ئاسایشی ڕۆژئاوای سلێمانی 10 کەس دەستگیر کراون.
بەپی ڕاگەیاندراوەکە تۆمەتبارەکان سەرجەمیان کورد و دانیشتووی ناوچە جیاوازەکانی هەرێمی کوردستانن. تەنها کەسێکیان نەبێت کە ژنێکی عەرەبە و دانیشتووی پارێزگای سەلاحەدینە. ئاسایشی ڕۆژئاوای سلەیمانی ئاشکراشی کردووە تۆمەتبارەکان مادەی هۆشبەریان لە جۆرەکانی کریستاڵ و حەشیش بەکارهێناوە و لە ئێستادا بە بڕیاری دادوەری دادگای لێکۆڵینەوەی چەمچەماڵ بەپێی مادەی سی لە یاسای مادە هۆشبەرەکان عەقڵیەکان و لە هەرێمی کوردستان ڕاگیراون. ئاژانسی هەواڵی ئەنادۆڵ بڵاوی کردەوە بە کرشاهین داواکاری گشتی تورکیا دۆسی داخستنی پارتی دیموکراتی گەلان هەدەپەی ئاڕاستەی دادگای باڵای دەستوری تورکیا کردووە. داواکاری گشتی تورکیا هۆکاری بەرزکردنەوەی دۆسیی داخستنی هەدەپەی بۆ لێدوانی پەرلەمانتارەکانی ئەو پارتە سیاسیە گەڕاندۆتەوە. ئەوەش لە کاتێکدایە ڕۆژی چوارشەممە پارلەمانی تورکیا بە زۆرینەی دەنگ پارێزبەندی لە عومەر فاروق پارلەمانتاری هەدەپە سندۆتەوە. ئەوەش دوای ئەوەی بە تۆمەتی بانگەشەکردن بۆ ڕێکخراوە نەیارەکانی حکوومەتی تورکیا سزای 2 ساڵ و 6 مانگ زیندانیکردنی بەسەردا سەپێنرا. لای خۆیەوە پەروین بوڵدان سەرکردە لە پارتی گەلانی تورکیا ڕایگەاندووە لە حاڵەتی قەدەغەکردنی حیزبەکەدا واز لە سیاست ناهێن و جێگرەوەی دیکەیان دەبێت. ئاماژەی بەوەش کردووە لە ڕابردوودا لەلایەن حکوومەتەکان و دادگاکانی تورکیا و حیزبەکانمان قەدەغە کراون و چەندین حیزبی دیکەیان دروست کردووە. لە ئەنجامیشدا ڕیزەکانمان بەهێزتر بوون. لە کۆبوونەوەی لیژنەی باڵای ئۆپراسیۆنەکانی سلەیمانی بۆ بەرەنگاربوونەوەی کۆرۆنا لەگەڵ لیژنەی باڵای ئارامی پارێزگای سلەیمانی کە بە سەرپەرشتی پارێزگاری سلەیمانی بەڕێوەچوو چەند بڕیارێک دران کە بەشێکیان تایبەتن بە ڕۆژانی نەورۆز. بەپێی گشتاندنێکە ئاڕاستەی هەموو یەکە کارگێڕیەکان کراوە بڕیار درراوە لە ڕۆژانی 19 سی 2021 تا 21 سی 2021 هاتوچەی ئۆتۆمبیل لە بەشێک لە شەقامی سالم قەدەغە بێت. سەبارەت باکردنەوەی ئاگری نەورۆزیش ئاماژە بەوە کراوە ئاگری نەورۆز لەو شوێنانەدا دەکرێتەوە کە قایمقامێتی سلەیمانی و یەکە کارگێڕیەکان دیاریان دەکەن، بەڵام بەبێ ئاهەنگگێڕان و قەرەباڵغی و بەرێکەوتن و بەپێی ڕێکارە خۆپارێزیەکان دەبێت. وەزارەتی بازرگانی حکوومەتی هەرێم لیژنەیەک بۆ لێکۆڵینەوە لە سکاڵای هاوڵاتیەک لە کۆیە پێک دەێنێت سەبارەت بە هەبوونی مشکی تۆپی و لە ناو بەشە ئاردی مانگانە. بۆ ئەو مەبەستەش لیژنەکە سەردانی کۆیەی کرد و لەگەڵ قایمقامی شارەکە سەردانی ماڵی هاوڵاتیەک و بریکاری ئاردەکە و کارگەی دروستکردنی ئاردەکەشیان کرد. قایمقامی کۆیە داوای پەلەکردن لە ڕاگەاندنی ئەنجامی لێکۆڵینەوەکان دەکات. بەڕێوەبەری کارگەی ئاردی کۆیەش دەڵێت کارگەکەیان چەندین فلتەری هەیە و نەک مشک تەنانەت زیندەوەری بچووکیش لە فلتەرەکە تێپەڕ ناکات. دوای ئەوەی گرتەیەکی ڤیددیۆیی بڵاو بووە لە تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک کە هاوڵاتیەک باز لەوە دەکات ئەمن ئەو مانگە ئەو ئاردی باعیمان وەرتۆهی ئەو مانگەیە دوێنێ کردمانەوە بۆ ئەوی بزاینانی لێدەیان ناباس ئەوەندە ئاردەمان لێ دەرێنا تەمەشامان کرد گەشتە مشکە شتێدا بوو شتا نازانم و مشکە لە چۆتە ناوی ئی مەعمەل ئاردەی دوکانی باعیە نازانینەوە. بەڕێوبەری کارگەی ئاردی قەزای کۆژ ڕایگەیان بە دوای بڵاوبوونەوەی گرتەیەکی ڤیددیۆیی لەلایەن هاوڵاتیەکەوە سەبارەت بە بوونی مشک لە ناو فەردەکە ئاردی کارگەکەماندا لە ماڵی هاوڵاتیەکە ئەوە بوو وەزارەتی بازرگانی بڕیاریدا لیژنەیەک دروست بکات لە بەڕێوەبەرایەتی دروستکراوی دانەوەڵەی هەولێر بێن بۆ کۆیە بە یاوەری بەڕێز قایمقامی کۆیە سەردانی بریکاری ئاردەکەیان کرد دواتر سەردانی ماڵی هاوڵاتیەکەیان کرد و دوایەویش هاتن کارگەری ئاردەکەیان کەشف کرد. دەرکەوت کە لە بەشی سەرەوەی ناوەڕاستی گونیەکە لە ماڵی هاوڵاتیەکە کونێک بەدی کرا کە جێگەی گومانی لیژنەکە بوو کە بە دەست ئەو کونە دروست کرابێ یاخود مناڵێک دەستکاری کردبێت تشتێکی لەو بابەتە مشکەکە چوو بێتەوێ. بەڵام دەرکەوت لە کۆنووسی لیژنەکە و لە دوای کەشفکردن لە لایەن قایمقام و لیژنەکەەوە هاتن دەرکەوت کە هیچ کەم و کوڕیەک لە کارگەکەی ئێمەدا نیە لەبەر ئەوەی چەندین فلتەر هەیە کە ڕێگە نادات نەک مشکێک تەنانە زیندەوەری وردیش بە ناوی دابڕوات. کارگەی ئاردی کۆیە لە ڕێگای حکوومەتی عێراق کە گەنمی جوتیارانی بۆ دێت لە سایلۆکانی هەولێر کە مانگانە 950 تەن گەنمیان بۆ دێت دەکرێت بە ئارد و لە ڕێگای بریکارەکانی خۆراک ئەو ئاردە بەسەر هاوڵاتیانی قەزای کۆیە دابەش دەکرێت. دڵشاد مامە، دەنگی گۆڕان، کۆیە. گوێگرانی عەزیز هەواڵەکانم پێشکەش کردن نەگەڕێمەوە لای هاوکارم ژوان بۆ درێژەدان بە بەرنامەی گوڵڕەنگ لای منەوە هەر شاد بن.
عزیزان شمالای تەوەری بەرنامەکەمان وەکو پێشتر باسم لێەوە کرد کا وردە ئەمە نزیکە بینەوە لەوەی کە بچینە ناوەرزی تازەکاویش بەهارە و وایتە دەستکەین با سەیرانکردن لەگەڵ خێزانەکانماندا بۆ ئەوەی کە جوێکی خۆش بگۆڕین بەڵام بەداخەوە زۆر جارە بینین کە ئەو خێزانانەی کە خواردن ئەخۆن یاخۆت هەر کەلوپەلەکە بەکاری ئێهێنن لە دوای خۆیان بەجێ ئێڵن هەندێکیان لەگەڵ با بڵین سروشت و زەویدا درەنگتر کار لێگەکات و واکە زۆرتر بمێنێتەوە و ژینگەیەکی پیس ئەبەخشێت بەوەی کە ئەگەر بێت و کەسانی دیکە بچن دوای ئەوان سەردانی بکەن و هەروەها ئەو ئاوانەشی کە هەندێک شوێنتیایەتی لەوانەیە ئێمە سەردانی بکەین ئەوەی کە لە دوای خۆمانەوە بەجێ هێڵین هەندێک جار هەڵینە ناو ئاوکۆ بێ ئاگا لەوەی کە نازانین ئێمە ئەو با بڵین پاشماوەی ئێمە کە فڕی دەدەینە ناو ئاوکەوە بەرەو کێ دەچێت ئەمانە کۆمەڵێک پرسیاری دیکە ئێمە لە میوانی بەرنامەکەمان یەکەین کە ئەویش تریفە عەلی چالاگوانی بواری ژینگە سەر لە ستۆدیۆ لەگەڵمدا ئامادەیە خات تریفە بەخێر بێ زۆر سپاس ئەمە سەرەتا لەوە دەست پێ بکەین بزانین کە بە شێوەیەکی گشتی لە ئێستادا ژینگەی هەرێمی کوردستان چۆنە بە گوێرەی ئەوەی کە ڤایرۆسی کۆڕۆنا و قەیرانی تەندروستیشمان هەیە ئەتوان بڵم ژینگێکی پاکە لە ئێستاە ڕاستە کارلێکی سروشتی دەبۆتۆس ینی کۆمەڵە شت ژینگەی پیس کردووە بەڵام ئەوە شتێکی سروشتیە بەکۆی گشتی ڤایرۆسی کۆرۆنا خاوێنی هێنا بۆ سروشت بەوەی کە کۆمەڵێک کارکە لە کارکەوتن وەستێنراون نەیانتوانی کار بکەن و ئۆتۆمبیلەکان بەش ڕێژەیەکی بەرچاو کەمتر جوڵێنران خەڵک کەمتر ئەچووە دەرەوە بۆیە ژینگەکەوای لە هەو ژینگێکی پاک بوو ئەوەی کە من وتومە هەمیشە ئەوەی مرۆڤ بە هەزاران ساڵ نەیتوانی بیکە ڤایرۆسی کۆرۆنا گەرچی بەداخەوە زۆرێک لە عزیزانی لێبەرتین بەڵام سروشتی بەرەو ئاقارێکی باشتر برد ڕاستە لەو کاتەوە پێم وایە هەتاوە کوێستا خات و تریفە ڕێژەی سەوزاییش ینی زیادی کردووە لە سەرجەم شار و شار بەتاکید من پێتەڵم لەبەرەوەی کە خەڵک کەمتر چۆتە دەرەوە بە تایبەت بۆ سەیرانگاکان بۆ شوێنە گشتیەکان بۆی وای کردو سروشت ئارام بێتەوە سروشت ببێتەوە بە سروشتەکەی جاران باشتر بێ جوانتر بێ سەوزتر بێ دارۆ درەختەکان بە شێوەیەکی گشتی باشتر بژێنەوە ڕاستە خات و تریفە ئێمە تەورەکەمان لەسەر و بابەتێ چۆن بتوانین کە ژینگە بپارێزین بە تایبەتی کە لە ئێستادای تێوردەوەدا هاوڵاتیانە چنە دەرەوە بەوەی کە گەش و هەوا خۆش و لەبارەوە هەمیش ئیتر بۆنەی نەورۆز دەست پێکات ئەمەوێت کەمێک باسی ئەومان بۆ بکەیت هەڵبەتە وەرز بۆ وەرز گۆڕانکاری پێێت چوونە دەرەوەی وەرزی زستان جیاوازە لە چوونە دەرەوەی وەرزی بەهار بە تایبەت چکە وەرزی بەهار ئەو وەرزەیە کە خەڵک ڕوو لە سەیرانگاکانەکە لە دەشت و دەرەکە لە شوێنە گشتیەکانەکە بە شێوازێکی بەرچاو و دیار بە ڕێژەیەکی زۆریش خەڵکە چێتە دەرەوە هەڵبەتە ئەبێ ئەمەش بە پێی ڕێنمایە تەندروستیەکان ڕەچاو بکرێت و خەڵک بە ئاگا بێ لەوەیانە بەڕاستی چونکە ڤایرۆسی کۆرۆنا و ئەو جۆرە نەخۆشیانە زۆر زیادی کردبوو بەداخەوە لە ماوەی ڕابردووە و لەم کۆتاییانەشە بەڵام بە شێوازێکی گشتی ئێستا کە ئێمە چینە وەرزی بەهارە و چەند ڕۆژێکمان ماوە خەڵکە بێت زۆر بە ئاگادتر بێت جگە لە ڤایرۆسی کۆرۆنا ئەبێ ژینگەکەی بپارێزێتەوە جارێکی تر وای لێ بکاتەوە ژینگەیە ژینگێکی ئارام بەخۆی و ببینێت سەوزایەکان کەم نەکاتەوە هەوڵ بات ئەو پاشەڕۆیی کە هێتی لە سەیرانگاکان کە کۆی ئەکاتەوە بیکاتە عەلاقەیەک و بێنێتەوە لەگەڵ خۆی بیکاتە زبڵەکەی ماڵی خۆیەوە ڕاستە خات و تریفان دێک جارش بینیمە لە هەندێک سەیرانگاکانە کاچی سەردانیانەکەی خۆیان ئەو ئالاگەڕەشەکان یا خۆشینەکان ببۆتێنن بەڵە ژینگە پارێزگان لەگەڵ وەزارەتی شارەوانیە لەگەڵ وەزارەتی گەشت و گوزارە کۆنتاکتیان هەیە با بڵێن هەموو هەم ئاهەنگن پێکەوە کە لە بۆنەکانە بە تایبەت بتوانن ڕێنمایی و هۆشیاری ژینگەی جگە لەوە کە زەرفی نایلۆنی گەورە بەخشن بەو خێزانانەی کە لەوێن تاکو بتوان پاشڕۆکانیان تێکن بەڵام بەداخەوە لەگەڵ ئەوەشدا هەندێک هەیە ئەوەش ناکات دیسانەوە بڕوان پێ بکە هەندێک جار هەیە کە سەرنجمانەوە بە دۆکیمنت لامانە ئێمە دایبی مناڵەکان کە گۆڕیانە کردوانەتە ئاوەکەوە کە ئەو دایبیە ئەتوانین بڵێن 500 ساڵی ئەوێ 500 ساڵ بۆ توانەوەی بۆ شیبوونەوەی تەنیا دایبیەک جاوارە خۆ بیری لێکەرەوە ئەو دایبێتەوە گەل لەگەڵ سروش تا تێکەڵێکی لەگەڵ خاکە بەجێی بێڵی 500 ساڵ زۆر زۆرە
جگە لە ڤایرۆس و کۆمەڵی مادەی ژێهراوی دیکە کە بڵاو ئەبێت و کار لێکەکات و دیسان و کاریگەری ئەبێتەوە هەم لەسەر ژنگە هەم لەسەر تەندروستی مرۆڤ ئەگەر بیکاتە ئاوەکەەوە ڕاستەوە خۆ مرۆڤ بەرکەوتەیە بەهۆی ئەوەی کە بەکاری هێنێ و ئاوا هەندێک جار لەو شوێنانەشی کە با بڵێن ئەبوونی ئەو ئاوا سەرچاوەیە کە بۆ دابینکردنی من پێتەڵم ینی ڕاستەوە خۆ مرۆڤ یعنی بەرکەوتەی ئەو زیانە تەندروستی ئەبێت تەندروستی تێکەچێ بۆ چکە تۆ پیس و پاشەڕۆی تێەکەی ینی حسابەوە ناکەی ئێمەوە بیرەکەینەوەکە و ئاوا ئاوێکی ڕۆشتووە ئەڕوات بەڵام ئەو پاشەڕۆی ئەمێنێتەوە ڕاستە خات و تریفە زۆر جار ئێمە نازانین کە ئاوەکە بەرەو کۆڕە بۆ نموناگەر بێت و سەردانی دوکان بکەن یاخۆ سەردانی ئەحماوا بکەن یانی ئەو هاوڵاتیانی کە پێیان خۆشە بۆ گۆڕینی جێوێک یاخۆ بۆ سەیرانکردن سەردانی و شوێنانە بکەن کاتێککە ئەو پاشەڕۆیی تێفرائەن نازان بەرەو کۆڕات بەڵام بەرەئی تۆ بۆچی ینی هیچ با بڵێن ڕێگیریەک نەکراوە بۆ ئەوەی کا با بڵێن ئەم کارە ئەنجام نەدرێت و دواتر هەندێک جار من بینیمە بۆمە لە ئوسترالیا بێ لە کەنەدا بێخۆن لە هەندێک شوێنی دیکە ئەو ئاوەی کە با بڵێن لەبەری ئەڕوان لە شوێنێکە قەتیس ئەکرێت با بڵێن کۆ ئەکرێتەوە وەکو بەنداوێک بەڵێ کۆمەڵێک با بڵێن ئەدەواز کە پێویست بێ بۆ پاراستنی ینی ئاوەکە و کۆکردنەوەی ئەو پاشەڕۆیانەی کە تێفرادرێت کۆی ئەکاتەوە و گەورە ئەبێ دواتر ئەوان خۆیان نەزانن لەکوێ با بڵێن ئەو ماوەدانی کە کۆکراوەتەوە لە ناوی ئەبن بۆچی لێرە ئەوە نییە ئەگەر باسی وڵاتانی ئەوروپا بکەنێمە کارگەر ڕیساکلینی تایە ئەو ماوەدانی کە کۆیەکەنەوە خۆ و پاشەڕۆیانی کە بەدەستی ئەهێنن ڕیسایکلینیەکەنەوە ینی لە ناوی نابن ینی جارێکی تر ئەو ماوەدانە بەکاری ئەهێنرێتەوە لە بازرگانیە لە تیجارەت لە کۆمەڵی پیشەسازیە ماوەی پیشەسازیە بەکارهێنێتەوە بەڵام بەداخەوە لە هەرێمی کوردستان ئێمە کارگەیەکمان نیە بەناوی کارگەی ڕیسایکلین ئەکرێتەوە ڕەنگە بنێرێتە ئێران ڕەنگە بنێرێتە وڵاتی کراکە با بڵێن ڕیسایکلینەوە و ئەو با بڵێن نایلۆن و پلاستیکانی کە فرێ ئەجەن دووبار ئەوانەتوان بەرهەمی بێن ناوە لە هەرمی کوردستان نیە ئەنێرێتە ئێران وڵاتی ئێران لێرە راپۆرتێک هەیە ناوی کەسەکەم بە تەواتی بیر نییە کە ئەو کاراکات خۆشمان گفتوگۆمان کرد لەگەڵیدا با بڵێن نایلۆنی ڕەنی سپی و ئەلاگەڕەنی شین و ڕەش و ئەوانە بەرهەمێنێت و باسی لەوە شەکرد کە با بڵێن هەرێک لە ڕەنگەکان ینی جیاوازی هەیە و خراپێکی و زیانێکی تایبەتی هەیە بەدڵنیە ئەگەر تۆ ینی زانیاریت هەبێت لەو لایەنەوە من ناتوانم وەکو پسپۆرێک لەو بارەیە قسە ئەوەندەی کە تۆ زانیاری بەڵام ئەوەندەی زانیاریم هەیە نایلۆنەکان بەپێی کارلەکەکان جیاوازە خراپترین نایلۆن کە بەکارێت نایلۆنی ڕەشە خراپترینە بەڵام ئەتوانین بڵێن نایلۆنی سپیا خۆت شەفاف لە هەمویان باشترێکە بەڵام زیانی وەکو ئەوان هەیە بەڵام زیانی کەمترێکە هەر ڕەنگێک لەو ڕەنگانە بەکاری بێنین ژمارەی تایبەتی خۆی هەیە ئەو تەنیا وەکوتە من پسپۆرتنیم لەو بارەیە ناتوان قسە بکەم لەسەری بەڵام خراپترین نایلۆن کە بەکارێک لەلایەن مرۆڤەوە بە تایبەت بۆ خۆراک بابەتە خۆراکیەکان و بۆ خۆراکی گەرمەکان بە تایبەت نایلۆنی ڕەشە ڕاستە کابێت ئەو وڵاتانی با بڵێن سەر باڕۆژ ئاوان تۆ بەسە لەوە کرد کە ڕیسایکلی نەکرێتەوە بەڵام ینی ئەوەندەی کە تۆ ئاگداربووی لە بواری ژینگەوە چالاگوانی ئەو بوارەی ینی هیچ هەوڵێک نەدراوە ئەگەر لانی کەم ڕیسایکلینیش نەکرێتەوە ینی ئەو پاشماوانەی کە هەڵەدرێتە ناو ئاوەکانەوە دووبارەیانی بڵین خۆ بکرێتەوە ئەگەر لە شوێنێکیشدا مرد لەوانەیە باشترێک بێت زۆر لە ژینگە پارێزەکان کاریان لەسەرەوە کردووە جگە لە ژینگە پارێزەکان شاخەوانە ژینگە پارێزیشمان هەیە شاخوانی ژینگە پارێزیشمان هەیە کە کارەکەن لەوانە گەرنە بێ بەڕێکلام بۆیان تاوانەوە گروپی گەڵامان هەیە فۆتۆگرافەرانی گەڵا کۆمەڵی ژینگە پارێزی زۆر باشێتیایە ڕێکخراوی سروشتی کوردستانمان هەیە ملەکەوەمان هەیە کۆمەڵێک ڕێکخراومان هەیە کە ئەو کارانە ئەکەن بەڕاستی ئەمانە بە شێوەیەکی گشتی چۆن کار ئەکەن ینی چۆن کارەکەن هەڵەسن بە کۆکردنەوەی ئەوانە و هەروەها گروپێکمان هەیە گروپی کۆکردنەوەی دەبەیە یاخۆت ئەو ئاوەکانی ناو دەبێ یاخۆت پەرداخەکان بەڵە بەڵێ ئەگەر خۆی قسە لەسەر ئەو بکەنەوە بە چەند بەرنامەیەک تەواو نابێت و زیانەکانی چۆنیتی دروستکردنی و ئەو ئاوەی کە بەکاریە لە ناویە ئەوانە کۆمەڵێ زیانی زۆری هەیە بۆ مرۆڤ بەڵام ئێمە گوێ ناهێنێ بە لەبەرەوەی کە
خانمان بە تایبەت ئەڵێن ئەرکەکەمان قورسترە بێ حسابیەوە ناکەن تۆ میوانێکی ئازیزە هاتۆ بۆ ماڵەکە با پەرداخێکی شوشەی بۆ بەکاربێنم ئاوێکی سروشتی بۆ بەکاربێنم ئەو پەرداخی بۆ دانێت دوژی کاتەنەوە ئەلاگێک و یان فڕی ئاەتە دەرەوە چۆن بڵاوە بێتەوە چۆن شی ئەبێتەوە لە ناو خاکە ئەو بووی گرنگ نییە چونکە هۆشیاری ئەوەندە هۆشیار نییە بەداخەوە تاکو لەوە تێ بکە کە ئەوە ئەو سوودێکی لێبینە لە بەرەوەی ئیشێکی لە کەمەکاتەوە بەڵام دە زیانی تری هەیە بۆ خۆشی بۆ مناڵەکانی بۆ نەوەکانیشی بەڵە زۆر جار خات تریفۆکارەکە شێگەرێتەوە بۆی کە هەندێک لە خانمان بەداخەوە تااقەتی شاردنی ینی پێتەڵمیانیەوە کەم تەرخەمیە کەتیانە ڕاستە ئەجا دواتە من لە هەندێک ماڵ بیستماکڵەن خۆزگانی ئەبوو بەمۆت ئێمە بمانتوانێت لە قاپی سەفەریە نان بخۆین ئەگەر باز لەو قاپە سەفەریانە بکەین ئەو قاپە سەفەریانە هیچی کوالێت نییە هیچی کوالێت نییە تەنانەت بەرداخەکانیش چونکە بەپێی زانیاریمان هەبێ یاخۆ بەپێی ئەوەی کە لە دەستمان کەوتووە هەر پەرداخیاخ و هەر قاپێک پێویستە لە ژێرەوەی باز لەو ژمارانە بکە کە هەیە چەند ژمارەیەکە کە لەسەر بەڵام ئەگەر سەرنج بین یەک قاپ لەو قاپە سەفەریانە کە بەکارێت لەلایەن هاوڵاتیانەوە ڕەنگە منی ڕۆژە لە ڕۆژان بەکارمان هێنا بێکۆ خێزانی بەڵام ئێمە چەندین ساڵەوە بەکارنانی تەنانەت بۆ گەشتەکانی دەری شۆمان کە ئەچین قاپی شوشە ئەبێ بەرین قاپی شوشە ئەبین ینی هەموو شتەکانمان شتی سروشتیە ومێ دەکەم هەموو تاکێک بۆ شێوەی بیرکاتەوە یەک مەوادی پلاستیک و نایلۆن بەکار نهێنێ تەنانەت ئەو سفرە سەفەری کە باسیشی ئەەکەن هیچی کوالێت نییە سفرەی سەفەری ئەلاگەی نایلۆن پەنێنوین زەرفی پەنێنوین هەیە کە خەڵک بەداخەوە بۆ خواردنیش کە کاتە فرێزەرە خود مجەمیدەوە بەکارێنێ هیچیان کوالێت نین لە ژمارە سێەکانن کە خراپترین و خەتەرترین مەترسیدارترین جۆرە کە مرۆڤ بەکاری ئەهێنێ ڕاستە ئەکەمێک پێش ئێستا کەویستمان پەرداخێک ئاوی ئاهیت بۆ بێنینەوە تۆتت من لەم ئاوە ناخۆ من هیچ بۆچی نەخۆیتەوە خاتە تریفە وەک پێم وتی مەوادی پلاستیک و نایلۆن زۆر زەرەری هەیە بۆ مرۆڤ بۆ جەستەی مرۆڤ بۆ تەندروستی مرۆڤ و ئەو ئاوای بەکاریشی هێنرێ هەندێک جار بەداخەوە ئەڵم ینی خاوەن کارگەکان ئاوی زۆر پیس بەکارهێنن لە لای هەندێک ماڵ یان لای هەندێک کەس کاتێکە و ئاو بەکارێنێت ئەڵێ ئەمە ئاوێکی زۆر زۆر باشە و ئەگەر بیخۆینەوە هیچ زیانێکمان پێ ناگەێنێ بەڵام و ئەوەی کە لە بەلەوە ئایانی بۆمانێتەوە چێتە تەنکی سەربانەوە بیخۆینەوە ئەو ئاوێکی خراپە ئەو ئەوەی کەیەتەوە تۆ حسابیکەیان بە فلتەرات تێپەڕەبێ بە فلتەرات تێپەڕەبێ ئەگەر ئاو بێتەوە ئاوی تەبیعی بێتەوە ڕاستە خۆ ئاوەکە مەخۆڕچکە کلۆری تێە لەو کاتەیە ئەنی زیانی هەیە تۆ بۆ ئەبێ بنیشت تۆ یکێتە ناو تەنکیەوە ئەیکەیتە سەر تەنکی سەربان و ینی چەند کاتژمێرێک بەسەری ڕات ڕەنگە و ئاوی تریشی تیاما بێت کە تۆ بەکارهێنین لەوە زەرەرێن پێناگات بەڵام تۆ ڕاستە خۆ کلۆرەکە بکەرەوە هەر شتێکەوە و بەکاری تەکی تەندروستی تێکات زەرەری هەیە بۆ تەندروستی مرۆڤ بەڵام ئەوە تۆ نازانی سەرچاوەکەی چییە ئای ئەو پەرداخانێک ئەو دەبانە سەرچاوەکەی نازانی ئەڵێنەوە ئای فلانە و ڕێکلامیشی بۆ ئەکرێ ئەتۆرە ئاوێکی کانی بەکار بێنێ یەک جار بچۆرە گەشتێکی شاخەوانی یان گەشتێکی خێزانی بۆ لای شوێنێک کە ئێمە ماشەڵڵا سەرچاوی ئاوکانی و ئەوانمان زۆر زۆرە بڕۆ لەو ئاو بخۆرەوە تامی ئەو ئاو بکە چەند شیرین چەند بەتام و چەند بە چێژە دی تامی و ئاوش بکە ئەسان هەستی پێ ناکەی زۆر جار چەند بەرداخێکی شلانە بخۆیتەوە ئەڵێ هەستەکەم هەستی پێ ناکەی بۆ لە بەرەوەی کە تۆ نازانی ئەوە سەرچاوەکەی و ئاوە چییە ڕەنگە سەرچاوەکەی ئاوێکی زۆر پیس بێت ئێمە نایبینین ڕاستە ئەی ئەو فلتەرانی کە بۆ ناوماڵان دانرێن ئەمە باشترەکەوانە تا ڕادەیەک خراپ نییە تا ڕادێک من هەرچەنە لەگەڵ ئەوە شانیم بەڵام تا ڕادەیەک خراپ نییە بۆچی لەگەڵ ئەوانانی هەر بابەتێک ماوەدی کیمیاوی تێکەوە چکە ئەو فلتەرانش کە دروستەکرێ بە چەندین مەواد بەکاریە پلاستیکی تیا بەکاریە کۆمەڵێ مەوادی تری تیا بەکار بێ بەکاردێت کەواتە هەر ینی تەندروست نییە
ڕاستە خات و تریفا لەوانەیە ئێمە هەندێک جار نزانین کە پیسکردنی ژینگە بە چی هۆکارەگە بێت ئەوەی کە بیست بێتمان بیستمانەکە لە ڕێگەی کارگەکانەوەی لە ڕێگەی دووپەڵی ئۆتۆمبیلەکانەوەیە بێئاگا لەوەی کە زۆر جار ئێمە هەڵەسین بە پیسکردنی ژینگە یاخۆت بە زیانگەیاندن بە ژینگە بە شتێک کە بێ ئەوەی کە خۆمان ئاگامان لێبێت بۆ نمونە هەندێک جار لە هەندێک لە سەیرانگاکانە ینی کاتێکە بەلەوەیەکی ئەو دەنراوە بۆ سێرەکەی ئاوەکەی بەریتەوە و ئەڕۆی بەجێ هێڵی نایگریتەوە ئەنی تۆ قسەت شێ لە سەرامە ئەوە هەم بە فێڕۆدانی سامانی سروشتیە بەڵێ تەنان لە ماڵەکەی خۆشتە هەنی تۆ لە دینی شاڵێ یەکێ لەوانی کە لە دینە ئەڵێ لێپرسینەوەی لەسەر هەیە خود گوناحە بە فیڕۆدانی سامانی سروشتێکی لە سامانە سروشتیانە ئاوە تو کە بەکاری نهێنی کە پێویستە پێینەبێ بۆ بەلوعای نەگریتەوە با کەسانێکی تر سوودی لێ ببینێ با کەسی تر سوودی لێ ببینێ تەنیا مرۆڤ سوود لەو ئاوە نابینێ گیانلەوەر سوودی لێبینێ باڵندەکان سوودی لێبینن گەڵا و گوڵ و سەوزایی سوودی لێ ئەبینێت کاتێ عنی تەنیا مرۆڤ نییە هەموو بوونەوەرێک بەکۆی گشتی کە لەسەر زەویە سوود لەو ئاوە ئەبینێت. ڕاستە خات و تریفا لەگەڵ ئەوەی کە ئێمە باسمان لەوە کرد کە ئەگەر خۆڵ و خاشاک بفرە بدرێ خۆت ئاو بە فیرۆ بدرێت ئەمانە هەموو زیان بە بڵێن ژینگە ئەگەێنی چی شتێکی کە لە ناو سەیرانگاکانە تۆ ینی بەرچاوت کەوتە خۆت هەستت پێ کردووە لەوانەیە هەندێک جار ئێمە لەگەڵ هەندێک لە ئەندامانی خەزانەکەی خۆمانە بڕین ئەوی شتێکی لەو بابەتە بکات چی شتێکی کە تۆ لەوە ینی بینی وتە کە هەستێکی ئەمە ژینگە پیسەکات تەنیا ژینگە پیسکردنمانە بڕینەوەی دارەکان بۆ سووتاندنیە ئەو خۆی لە خۆیان گەورەترین زیانەکە بە سروشتێکیێنن فرێدانی ئەو خۆڵ و خاشاک و پاژماوانی کە هەیەە فرێدانی وەگوتم دایبی مناڵەکەیانە هەندێک جار هەیە گوێنە خۆیەکێک هەیە دوای من پاکێکاتەوە قسم لەسەر ئەوەیە خات و تریفا هەندێک جار ئێمە کە شتێکمان بەدەستەوەی بۆ نمونە من ئەمە فرێبم کەسێک ئاگادارمانەکاتۆڵێ ئەوە فرێمەیە لە بەرەوەی تۆ ژینگە پیسەکەی ئەماڵێن بۆی ئێمە هیچی لێنە لەوانەیە دێها کەس سەدەکەها کەس هەبێت ئەم قسەی پێ بوترێت گوێنێتێ کابێ هەر کەسێک ئەگەر بێت و ئەمە تەطبیق نەکات ینی ئەبێت هۆکارێک بۆی کە ژینگە پیس بکاتەوە ینی چونکە تۆ لەلای خۆت و حسابکە لەوانەیە چەند کەسێکی کە هەبێوەکو تۆ بکاتەوە دووبارە فڕێباتەوە ئەزانی حسابی ئەوە بکە ئەمەی گەنج هەندێک کات هەیە بیر ناکەینەوە لە کۆمەڵی زەرەر و زیان یاخود لە کۆمەڵ وەکو لانی مرۆڤەکەش بیری لێ ناکەینەوە ئەوە بەداخەوەی ما ئەتوانین بڵێن ئێستا پاکەرەوەکانی ژینگە زۆربەی زۆریان بەتەمەنن کەسانی زۆر بەتەمەنە ئێمەی گەنج کە نەتوانین شەقام و جادە و باخەکان و شوێنە گشتەکان و سەیرانگاکان بپاکی ڕابگرین بۆ یەکێکی بەتەمەن بابی لۆ بکەینەوە کە ئەو کەسە باوکمانە ماممانە کەسێکە لە ئەندامانی خێزانمان پێویستە بێ ئەو پاکاتەوە ئایا من نابێت هەست بە بەرپرسیارەتی بکەین کابێت چۆن ئەو هەستە لە ناو خۆمانە دروستکەین بێتەڵم هۆشیاری ژینگەی زۆر گرنگە بەداخۆمە ساڵانی ڕابردوو هۆشیاریەمان نەبوو بەڵام تا ڕادێکە ساڵانی ئەخیر بۆ تایبەتیش لە دوای سەرهەڵدانی ڤایرۆسی کۆڤید-19ەوە خەڵک زۆر واعی بووە لە زۆر ڕوانگەوە لە زۆر ڕۆوە خەڵک واعی بووە یەکێ لە ڕوانە ژینگەیە پاکوتەمیزیە هۆشیاریە کە لایانی هۆشیارەکان ئەتوان بڵێم تا ئاستێکی بەرز ینی بەرچاو کەوت و ئەبینرێت ئەو زۆر گرنگە ئەوسا ئەمان بینی لە سارێکەوە خەڵکە ڕێی پیسەکەی فرەیە کلێنسەکەی فرە ناسانم دەبێت ئاوەکەی فرەیە پاکەتی جگەرەکەی تەوا کرد فڕی ئەیە یعنی حسابی بۆ ئەوە ناکرد کەەوە کلو جادێ پاشیەکاتەوە کێ پاشیەکاتەوە و بیرش لەوە ناکەنەوە تۆ هەر پیسێک بکەیتە هەر ئاوێکەوە ناو ئەو ئاوە ماسیتیە هەندێک باڵندەی تی ئەچێ خات و تریفا ئەگەر بوو نمونە من بڕۆم بۆ سەیران دراوسەکان ببینم کە شت فڕایەتە ناو ئاوەکە بۆ تێتوانی بچی پێی بڵێ هەندێک جار ببێتەوە کاری یانی دروستبوونی دەمەقاڵێ و مەرج نییە بەوتن مەرج نییە من کە لە بەردەمیا چوم ئەوم هەڵگرتەوە کردمە ئەلاگەی زەبڵەکەی خۆمەوە ئەو خۆی لە خۆیە والەو کەساکە شعوری بەوە هەبێ کە ئەو شتێکی هەڵەی کردووە یعنی ڕای ئەچڵەچێنیت مەرج نییە تۆ بە دەمەقاڵە یاخود بە دەم پێی بڵیت ڕاستەکاندن زۆر جار زۆر گرنگە بۆ مرۆڤ ڕاستە زۆر جارگە فری باتە ناو ئاوەکە بێگومان تۆ دەستت پێی ناگات مەجبوری تۆ پێی بڵێ هەندێک جار لەوانە پێی بڵێیت بێتە هۆی دروستبوونی دەمەقاڵەیە خودۆڵێت تۆ پەیوەندیت بۆ چیە و کات ینی ئێمە بێ وەڵاممان بۆ کەسە چی بێت ئێمە چوین بۆ سەیرانگەی چەمی ڕەزان بڵێ ئاوی ئێمان پاکردەوە
کۆمەڵی ژینگە پارێزی زۆر بووین تقریبان نزیکی 35 ژینگە پارێز بووین سەرجەم جەمی ڕێزان بە شاخەکەی و بەناو ئاوەکەی و بەناو درەخت و هەموویمان پاک کردەوە بڕوان پێ ئەەکەی نزیکی 57 کیسەی گەورەی زبڵمان کۆ کردوتەوە ڕاستە ئەوەی لەناو ئەلاگەکانە بوون چی شتێک زۆر فرێدرا دایبی بوو دەبەی ئاو بوو شوشە بەداخەوەمەیەکانیان بوو کە فڕیان نابوو قاپی سەفەری بوو کەوچک و چەتاڵ و ئانی کە بەکاریان هەن باڵین شێوە نایلۆن و پلاستیکەکە بوو جگە تەنانەت لە ڕووی بیسەران گویان لێە و بەڕێستان نەعەل بوو پێڵاو بوو هەند جلی ژێروی هەندێک لە پیاوەکان بوو کە چون مەلایان کردبوو هەر فڕیان نابوو یعنی بەڕاستی خۆ تووشی شۆکەوین خۆزگەمان توانیانی لە بەرنمەیەکە عرزمان کردە هەرچەندەمانەوە بیکینایمە پێشنگایکی فۆتۆگرافی زۆر گەورە ئەوانە لەبەروی خەڵک واعی بێتەوە کە ئەوانە کۆمەڵی کەسان ئەیبینن تۆ حسابی کە هەندێک جارێمە گەشت و گوزار بەهۆی هاتنی میوانەکانەوە بۆ سەیرانگاکانی هەرێمی کوردستان بۆ سروشتی کوردستان کە بیبینێ ئەو مانزەرە ئەو تیمەنە ببینێ چەند قەیزەمانە ڕاستە بۆ خۆمان کارێکی ناشرینە بەجددی زۆر شەرمە ڕاستە باسەدەوە کرد کە هەندێک کەس جلەکانی خۆیان فڕیاوە لەوانەیە لە هەندێک کەسیان بە پرسیێڵی بۆچی ئەوە فرایی پێێتە لە لۆکەیە لەگەڵ زەویا زوو کار لێکەکات بڕۆ ناکەم کەس جلی لۆکە فرایچکە کەمێک نرخی بەرز گرانە بەڵە باشە ئەو جلانی کە فڕێری هەمووی نایلۆنە هیچی لە 10 ساڵ کەمتر شی نابێتەوە هەرنی پارچێک لەو جلانە بگرە منەڵێم 10 ساڵ تۆ بڵێ زیاتر چونکە بەپێی لایەنە زانستیەکەی ماوەدی کاغز کە بەکاری هێنین ئێمە ئێسا و زەرفی کاغزانی کە لە هەندێک لە سەمونخانە و نانەوەخانەکان بەکار دێت نزیکی 5 مانگی ئەوێ بەس ئەو کاغزە بۆ توانەوەی لەناو زەویە لەناو ئاوە بە 3 مانگ ئەتوێتەوە ماوەیەکی زۆر زۆرەکە یعنی ئەوم بەس کەەوە لە دار دروست دەکرێتەوە کابێت بەڵام باشترێکە لەوەی کە نایلۆن بەکار بهێنرای دوایە باشترێکە بەڵام دروستتر ئەوەیە کە خەڵک شت بەکاربێنێ ئەو خامە بەکاربێنێ کە لە پەشمەک و لۆکە بەکاریە لە پەموو بەڕاستە کۆمەڵێک با بڵێن ڕێکخرا و کەسانی ژینگە پارێز بەڵێ ئەوە کە ئێکێ لەو ڕێکخراوانە ڕێکخراوی سروشتی کوردستان بۆ ئەوەی کرد تا ئێستا ژوان بەردەوامن لەسەر بڵاوکردنەوەی هۆشیاری و هەم تورەکە خامەکەش کە بە زۆر لە دوکانەکان پێشکەشیان کردوون و هەم کۆمەڵێک ژینگە پارێزی ڕێکخراوی نیشتیمانی کورد بۆ ژینگە و پاراستن ڕێکخراوی ژینگە پارێزی کورد بۆ ئەوە لەگەڵ ڕێکخراوێکی تر بوو ئەو بیرۆکەی سروشتی کوردستان بوو ڕێکخراوەکەی من بوو کە ئێمە هەمان بوو ئێمە لە 13 هەشتی 2012 ئەو بمبورن 2015 13 هەشتی 2015 بوو لە دووەمین ئێمە ڕێکخراو بین لە دوای ڕێکخراوەکەی بەریتانیاوە کە ئەوان لێ سەرکەوتنیان بەدەستێنا بە سەرکەوتنی شۆڕشی سپی ناسرا و دووەم ڕێکخراو لە هەرێمی کوردستانە بوو لە لای ئێمە بوو ڕێکخراوی سروشتی کوردستان بوو کە هەڵمەتی بڵاوکردنەوەی شۆڕشی سپی کرد تورەکەی خامی کرد لەناو خەڵکە بەڵام بەداخەوە دوو ڕێکخراوی دیکە هەستان بەبردننی بیرۆکەکە ئێمە چۆن بڵێن وەکو ئاگادارکردنەوە ئاگداریشمان کردنەوە بۆیە ئەوان هەڵمەتەکەیان وەستاند چکە و بیرۆکەی و کارەکە کاری ئێمە بەڵام خات و تریفە پێدوانی ینی شتێکی ئاساییە ئەگەر ئەوانیش ئەو کارە کاتێک ئاساییە کە تۆ کۆنداکتکەی تۆ ئێستا ئەو پارچە جلەی لە بەرتایە مڵکی تۆیە ناکرێ من بەبێ پرسی تۆ پێم لە کەنتۆرەکەتا لە بەریکەم بەڵام هەز ناکەی ئەوە جیاواز بێت بۆ نمونە لە بەرامبەر بە شتێک کە پاراستی هەر بابەتێک یاخۆت هەر شتێک کە مڵکی تایبەت بوو بە شوێنێک پێویستە ڕەزامەندی شوێنەکە و لایەنەکە وەرگیرە هەڵبەتە ئەگەر بەهاتنایە بە خۆشحاڵیەوە هەموو ڕێکخراوەکان ئاگادارمان کردوونەتەوە کە هەماهەنگ بن لەگەڵمانە بەڵام بیرۆکەکە و کارەکە کاری ئێمە بوو لەبەر ئەوە پێویست بوو ئەوە ڕەزامەندی ئێمان وەرگرتایە و بەهاتنە پیان بۆتینە نەک بیکەن بە مڵکی تایبەتی خۆن بەڵە خات و تریفا ئەمەوێت کەمێک باس لە ڕۆڵی ڕاگەاندنەکەم کێ لە بڵاوکردنەوەی هۆشیاری سەبارەت بە پاراستنی ژینگە بەداخەوە ڕاگەاندن تا ڕادێکی زۆر ئاستێکی زۆر نزم لە هۆشیاری ژینگەیە لە بڵاوکردنەوەی ڕێنمایی ژینگەیە دوورن
و کەمتەر خەمن چونکە ئەگەر هەر ڕاگەیاندنێک لە هەر سۆسیال میدیایەکی شۆ تەنانەت بابەتێکەوێ بەنایی بابەتی ژینگەیی خەڵک واعیە بێتەوە هۆشیاری زیاترە بێت باشە زیاتر هۆشیارە بێت بۆ ئەوی کە بتوانێت زیاتر خۆی ژینگەکەی خۆی خۆش بێت ڕاستە ئەی لەلایانی پەروەردەیە ینی ئەگەر ئێمە لە بچووکە و مناڵەکانمان فێرکەین هەمیشە ئەس بە پرسیارەتی بکەن و ژینگە پیسنەکان کە گەورەشمە بێگومان یەکێ لەو پرۆژە یاسانێک ئێمە وەکو ڕێکخراو پێشکەش بە پەرلەمانمان کردووە وانەی ژینگەییە چەسپاندنی وانەی ژینگەیە لەناو قۆناغەکانی خوێندنە هەر لە قۆناغی باخچەکانەوە تا دوایین قۆناغی دەرچوونی خوێندکار بڵێ ئەمە کەسانی پسپۆریانی ئەگەر ببێت بکرێت بە کتێب ینی ئەینووسنەوە ئەیخەنە بەردەمی ئەو کەسانێکی لە خۆی کە بوو بە مادەیەکی سەرەکی مادەیەکی بنەڕەتی لە قۆناغەکانە بە تاکی دەبێتە کتێب و ئەبێتە نامیلکە هەرچەند ئێسایمە ڕێکخراوی سروشتی کوردستان لە ڕێی چەندین نامیلکەوە خەریکی تایبکردن و بڵاوکردنەوەی ئەبین لە ماوەیەکی ئایندەیە بەوەی کە بۆ مناڵەکانمان ئەو ڕێنمایە ژینگەیانە یاخود خۆشەویستی ژینگە خاک باڵندە گیان لەبەر بخینە بەردیدیان تاکو بتوانن ئەو لە مناڵی و پەروەردە بێت و بتوانێت لەلایەن کەم و نیشتیمانەکەی خۆی خۆش بێت ڕاستە خات و تریفە زۆر جارە بینین کە بە تایبەت ئێستا لە چواردەی با بڵێن مانگۆ دەستکراوە بە قەدەغەکردنی ڕاوماسیێتەوەکو و چواردەی مانگی شەش و قەدەغەکردنی ئەو ئاژەڵانەی کە لە سروشت و شاخەکانە هەن بەڵێ ڕێژیان لەوانەیە لە کەمبوونەوەیە بێت بگومان ئەمەش بێتە هۆکاری زیانگەیاندنێک بە سروش و هەندێک جار هەندێک کەسە چێت بۆ سێرانە بینێت باڵندەیەک بێ ئاژەڵێک بکەی بینێ ئەوێ ڕای بکە ئەمەوێت لە کۆتاییە سەبارەت بە پاراستنی ژینگە و ئەو کەسانی کە سەردانی سەیرانگاکانەکان و ئەو پەیامی کە تۆ پێێتە لێرە و بیگەینی بە بیسەران و بینەرانمان بۆی ئەگەر ئێمە بێت و زۆر دەستمان لەوایە نەبێت کە ژینگەکەمان زۆر باشترکەین و درەخت بنێژین هێشم بە بازیانی پێنەگەێنین بەڵێ سەبارەت بە ڕاوکردن ڕێکخراوە ژینگەیەکان لەگەڵ فەرمانگەی ژینگەی سلێمانیە و لەگەڵ بەڕێوبەرایەتی دارستان و ژینگەی سلێمانیە هەم ئانگی هەڵبەتەوە لە هەموو شارەکانە ئەوە کراوە ئەوە داواکاری ڕێکخراوە ژینگەیەکان بوو کە کرا بەسپاسەوە لایەنە پەیوەندیدارەکان و حکوومەت ئاوڕێکی جدیان لە مۆزوعدایەوە و دوای چەندین کۆبوونەوە لیژنێکی هاوبەشمان پێکێناوە کە پێکدێت لەو لایەنە حکومیانە و بەرپرسانە و هەروها ڕێکخراوە ژینگەیەکان کە ئەندامنتیایە بۆ قەدەغەکردنی ڕاوماسی بە تاکید چکە ئێستا فەسڵی یاخود وەرزی زاوزیانە و گەرادانانیانە پێویستە ڕاو نەکردن و خەڵک بە ئاگا بێ لەبەرەوەی کە تۆ ئەگەر ماسیەک ڕاو بکەی ڕەنگە بە سەدان ماسی دیکە پێچووی دیکە لە هێلکەکەیان نابن و ئەوەیە تۆ تیرۆریانەکەیت ئەنفالیانەکەیت کوشتنی ئەوانە و ڕاوکردنی ئەوانە ئەنفالکردنیەکە بۆ خۆی ئێمە ئاوانایی ئەنبین ئەو تیرۆرکردنە بۆ ئەو ژینگەیە سەبارەت بە ڕاوکردنی ئاژەڵەکان یاخود باڵندەکان بەداخەوە بەردەوامە هەندێک جار لە تۆڕە کۆمەڵاتیەکان ئەبێتە شانازی ژیانی کێوێکی بە شانازیەوە ئەڵێنەوە چەند بەرازمان کوشت بەڵێ بەراز زیانی هەیە بۆ باخەکان بە تایبەت بۆ ڕەزی ترێ و کۆمەڵە ڕەزی دیکە بەڵام ئەکرێوە ژێگری لێ بکرێ بەڵام لە هەمان کاتیشتا سوودی هەیە بۆ ژینگە باڵانسی ژینگەی ڕائەگرێ ئەو بەرازە ڕاستە و هەروەها ئەو کوشتنی گورگ و ورچ و خۆی ئەوانە لە هەرێمی کوردستانە بە ڕێژێکی زۆر کەم بووە و لە ساڵانی ئەخیرشە بەڕاستی نەمابوون کەس نەیەتوانی بیان بینێت بەڵام هەندێکی دەرکەوتەوە بە تایبەت ئەم ساڵ لە هەندێ ناوچەیە لە چێ گەرەشش بە بڵێن ورچیان ئازاد کرد ورچیان ئازاد کرد و بەداخەوە ئێستا ئەبینین زیانیان پێ ئەگەێنرێت سەگیان تێبەرێن لەلایەن هاوڵاتیانەوە بەهینی خوان بەدیدی خوان زەرر ئەگەێنن بەڵام زەرر ناگەێنێ ئەگەر تۆ بتانی وەکو پێویست وازی لەبین لە سروشتەکەی خۆیان بژی زەرر بە مرۆڤ ناگەێنێ لە ناوچەی شارباژێر لە قەزای شارباژێر چەندین گورگ دەرکەوتۆ بە تایبەت لەم دوایین بەفری ئەم ساڵە کە باری ئەوەجی زۆر خۆشحاڵی خەڵکی ناوچەکە بوو ئەو گوندە بوو و جگە لە خەڵکی ئەو گوندە خەڵکانێکی زۆر ئەنی بە تایبەت ژینگە پارێزەکان ئەچون بۆ بینینی ئەو گورگانە گەرچی نە ئەبینران زۆر کات ئەوە یعنی
چەند کاتژمێرێک دانیشە تاکو بتوانێت لە دوور و پیان بینی ڕاستەیش ئەو مای بە چاویانە. دڵخۆشیە ئەو مای دڵخۆشە کە تۆ بتانی هەندێ گیان لەبەری بەسەرچوو یاخود نەماو ئێستا بیان بینینەوە لە هەرمی کوردستانە یەکێ لەو باڵندانەی کە زۆر کەم بۆتەوە باڵندەی شینکەیە باڵندی شینکە یەکێکە لەو جۆرە باڵندانەیە خۆت لەو جۆرە داڵانە کە نەمابوو لە ساڵانی ئەخیرە ئێستا ئەبینین تاکە لە هەندێک لە چیاکانە کاتێچین بۆ شاخوانی و بۆ ئیشی ژینگە پارێزەکانمان ئەیبینینەوە هەندێک باڵندەی دەگمەنە کە مای دڵخۆشە دەرەکەونەوە ئێستا ئەی بە حکمی کۆڤیدی 19 کە پێتەڵم ئەوە من بۆیە پێڵم شۆڕشی کۆڤید 19 ئەو شۆڕشەی بەرپای کردووە بە هەزاران ساڵ مرۆڤ نەیتوانی بەرپای بکات خاتە تریفە سەبارەت بە پاراستنی ژینگە لێ ڕۆگە پەیامەکەت هەبێت بە بیسەران ئومێد دەکەم کە خەڵک هەرێک لە شوێنی خۆیەوە وەکەوەی چۆن ژوورەکەی خۆی ماڵەکەی خۆی سەرجەکەی خەوتنەکەی پاکوتەمیز ڕاگرێ ژینگەکەشی بۆ شێوە ڕابگرێ چونکە شوێنەکە کە خەڵک چەند پاکوتەمیز ڕایگرێ چەند ئاگای لێبێ تەندروستی هێندە و هێندە باشتر ئەبێت و جوانتر ئەبێت و خۆشتر ئەبێ ژینگەکە بووی و لەبارتر ئەبێ بۆ ئەوی کە زیاتر ڕوو لە سەیرانگاکان کات و بە خۆشحاڵێ بڵێ من ئەمە ژینگەکەی منە لە کوردستانە بەدڵنیە بۆ هیوایین کە بیسەران و بینەرانمان و کەسانی کە ئاگیان لە بەرنامەکەی ئێمە ینی کاتێک کاچن بۆ سەردانیکردنی هەر شوێنێکە بۆ مەبەستی دڵخۆشکردنی خۆیان بێت با بڵێن ژینگەکە پیس نەکەن هەوڵی پاراستنی بدەن وام بەرنامەیە بۆ بێتە جێگەی ئەوەی کە سوودی گەیاند بێ پێیان خاتە تریفە زۆر خۆشحاڵبووین ئەمڕۆکە لە سەدە لەگەڵمانە ئامادە بووی سەبارەت بە تەوری بەرنامەکەی ئەمڕۆمان کۆمەڵێک زانیاریت بەمەبخشی مێ دەکەم کە توان بێتم کەمێک لە زانیارەکانی خۆم بەخشی بێت بە پەڕێستان و بە سەرجەم بینەران و بیسەرە بۆ هیواین بەرنامەیەکی باش بێت زۆر سپاس بە پەڕێستان. لە ڕێگەی تۆڕی پامێرانی رادیۆی دەنگی گۆڕانەوە هەواڵ و زانیاری و چالاکیەکانتان لە شار و شارشەکانی هەرێمی کوردستان و بۆ گوازینەوە ستاش لە دەڤەری ڕاپەڕینەوە پامێرمان بەجێ بتوانیمان لەگەڵدایە مەجی سڵاو لەبێت بەیانی باش فەرمۆ بەڵێ بەیانی و بیسەرانی دەنگی گۆڕانیش باش مەجارچەوەی ناڕەزایەتەکانی خوێندکارانی پۆلی گۆڕانزەی ئامادەی لە شار و شارشەکانی سنی پارێزگای سلێمانی ئەمڕۆ لە بەردەم بەڕێوەبەری پەروەردەی قەڵازەی ژمارەیەکی زۆر لە خوێندکارانی شاری قەڵازێ و ناحیەکانی دەوروبەری لە بەردەم بەڕێوەبەری پەروەردەی ڕانێگربوونەوە ناڕزایەتیان ئەنجام داوە ئێستا من لەناو گربوونەوەکەم ئەوان داواکاری جێرجیان من دەبێت قسە لەگەڵ خۆیان بکەم ئەگەر کات هەرێک لە دوان دەسپاسان لێ لە ڕادیۆی دەنگی گۆڕانەوە ڕاستەخۆ لەگەڵتین ئێوە بۆچی لێرە گربوونەوە و داواکاری ئەگەر بێ ئەو ڕۆژەمان بۆ بکرێتەوە چ ڕۆژ هەروەها مەنەزیشم بگرێتەوە و ئەو دەرەجەی ڕۆژانەی کە ئێستا پەیدا بۆتەوە دەرەجەی ڕۆژانەکە نەمێنیتەوە چەند مقنعن بۆ جێبەجێکردنی بەشێک لە داواکاریەکانی پەروەردەی یا بڵێ وەزارەتی پەروەردەی والله یەک باوەڕشی بینینە لەبەرەوەی لە خۆڵی بڕیاران دەردەکەن یەکشان لەسەر ژینگە بۆیە پێم خۆشەکە دارەکۆبوونەوەی بکەنەوە بڕیارێکی دەربکەن ئەو جار بە بەرژەوەندی قوتابیان بێت و نەک بە بەرژەوەندی خۆیان بێت لەبەر ئەوە وەروە هەموو شتێکیان درۆ دەبەستە هیچ شتێکیان ڕازی تۆ چی دەڵێ ئەم گربوونەوە طبعا لەگەڵ بەڕێوەبەری پەروەردەی ڕاستی ئەوڕۆ داوامی داوامەکەش نییە ئێمە هاچین گربوونەوە
داواکاری زۆر زۆرمان هەیە بەڵام ئێمە داواکاری سەرەکی ئەوەیە ئەگەر ماوەی سایکردمان کە 24 ڕۆژە بکرێتەوە بە ڕۆژ و دڵنیابن ئێمە هەر سووی لەسەر ئەو مافانەمەن و دڵنیابن یعنی پارنابینەوە لە داواکردنی مافەکان. بەڵێ ئەوەی کە گوێبیستی بوون داواکاری و ناڕزایەتی بەشێک لە خوێندکارانی خۆی جوابدێ. مەجید ئەگەر گوێت لە دەنگم بێت خوێندکارەکان بیریان لەوە کردوتەوە گەربێت و وەڵامی داواکاریەکانیان نەدرێتەوە و ئەو چەند ڕۆژەی کە پێیان داون بۆ ئەوەی بتوانن سعی خۆیان بکەن. ئەو ماوەیە بە خۆپیشاندان بە سەربەرەن دواتر چۆن فریای سایکردنەکانیانەکەون چۆن فریای ئەوواکەون کە ئەوانەکانیان تاوکەن و لە بەرامبەر بۆشە چۆن لەوە دڵنیان کە ئەو خوێندکارانەی لەگەڵیان داهاتون بۆ خۆپیشاندان با بڵێن لە هۆڵەکانی تاقیکردنەوە ڕۆژی تاقیکردنەوە ئامادە نابن. بەڵێ من پرسیارەکەی تۆ ڕاستەیەکی لە خوێندکارەکان دەکەم. سڵاو دەبێت گەربێتێرە پێمان بڵێ ئێوە 4 ڕۆژە بەردامن لە گربوونەوە خۆپیشاندان ئێوە ئەم کاتە وا بڕیاریشە بەردەوام بنوانی ئەگەر داواکارەکەتان جواب نەدرێتەوە ئێوە ئەگەر قسەکە لەسەر ئەوەیە ئەگەر 4 ڕۆژتر بەردەوام دەکە 8 ڕۆژ ئەو 8 ڕۆژە ئێوە هەوڵ و تێکۆشانتان کردبە سایتان کردبە ئەمە باشتر نەدەچونە پێشەوە. ئەڵە ڕاست قسەی بەڵام ئەم هەتا مافەکانمان بەدینی هەیە دەمە ناتنەوە مەکتەبەکانمان بۆ ئەوەی مافەکەمان پێڕۆ بکرێت بەڕاستی 28 ڕۆژ زۆر کەمەوە پێداچوونی ئەوم بابەتانە بە تایبەتی دەستەکانی مێژ و ئابوود و جوگرافیا زۆر پێ ساڵ و شتی زۆر ناتوانین بە 28 ڕۆژ پێداچوونەوە بکەین بەڕاستی هەست ناکەیت کاتان بە 3 ڕۆژەوە زیاتریش دەڕات کاتمان بە فێڕۆ ناچێت لەبەر ئەوەی کە ئەو هەتاکو داوای مەفەکانی خۆم بکەین باشترە نەوە نەماڵە دانیشتین هیچ شتێک نەماڵە بەهودەی دانیشتینە ماڵ. ماجید چۆن دڵنیان لەوەی کە لە هۆڵەکانی تاقیکردنەوەیە خوێندکارەکان کە هەر لەگەڵ خۆیاندا خۆپیشاندانەکەن ئەو کات ئامادە نابن بێگومان هیچ خوێندکارێک ئامادە نیە لەوەی ساڵێکی خوێندنی بە فێڕۆ بچێت لە بەرخاتری بۆ نمونە لەوانێ کۆمەڵە کەسی دیکە. بەڵێ جوان ئەوان ئاماژە بۆ دەکەن بەردەوام دەبن لە گربوونەوە ناڕزایەتی هەرچەندە ئەوان وەک باسان کرد کاتیان دەڕوا بە فیرۆ دراڕەنگی کاتیان زیاتر بڕوا بەڵام بەردەوام دەبن لە گربوون ناڕزایەتی و ئەم ئاماژەشیان بۆ کرد کە ئەو جێبەجێکردنی بەشێک لە داواکاریەکانیان لەلایەن وەزارەتی پەروەردە و بەڕێوەبەری پەروەردەی ڕۆژاوای سلێمانی ئەوان مقنعین بەو داواکاریەکانە و داواکاری زیاتریان هەیە بەڵێ دەگەڕم وڵاتە. مەجید بتوانانی سپاس بۆ زانیارەکانە دەڤەری ڕاپەڕین. لە سنووری ئیدارەی گەرمیانەوە پامنەرمان شەرمین علیمان لە ڕێگەی پەیوەندی تەلەفۆنیەوە لەگەڵدایە. شەرمین سڵاو لەبێت بەیانیت باش زانیارەکان لە لای تۆچین. شوان بیانی تۆ بیسەرانی دەنگی گۆڕان باش سەبارەت بە هەواڵ و زانیارەکانی سنووری ئیدارەی گەرمیان هەروەکو ئیدارەی ڕاپەڕین بڕیار بۆ ئەمڕۆ خوێندکارانی پۆلی دوانسەی ئامادەیی بۆ داواکردنی ئەوەی کە کاتی پێش تاقیکردنەوەی وزاریان بۆ زیاد بکرێن هەروەها پێدانی کات بۆ پێداچوونەوەی منهەجەکانی وەرزی یەکەم و کەمکردنەوەی منهەجی وەرزی دووەم گردبوونەوە ئەنجام بدەن ڕاگەیەنداوێکیان بڵاو کردبووە بەڵام گردبوونەوەکە نەکرا. هاوکات بەشێک لە خوێندکارانی دەرسی و زانکۆ پەیمانگاکان کە وەکو خۆیان دەڵێن کەسی یەکەمیان ئەنفالەوەتە دایک و باوکیان ئەنفال کرا و خوێندنیان تەواو کردووە بڕیارە ئەمڕۆ کاتژمێردە لەسەر مەزاری ئەنفالکراوان لە گوندی دێبنەی سەردەناحی ڕفتاری گردبوونەوەیەک ئەنجام بدەن بۆ داواکردنی ئەوەی کە حکوومەتی هەرێمی کوردستان لە دامودەستگاکاندا دامەزرێنێ. بابەتی جوان کە دەویست ئاماژەی پێ بکەم ژووری ئۆپراسیۆنەکانی ئیدارەی گەرمیان کۆبۆتەوە ڕاگەیەنداوێکی بڵاو کردوتەوە کە تێدا باس لە تاکیدکردنەوە لە جێبەجێکردنی بەیانی ژمارەدەی حکوومەتی هەرێمی کوردستان و تونترکردنەوەی ڕێکارەکانی خۆپارێزی بەرامبەر بە ڤایرۆسی کۆرۆنا دەکات وەتیایدا باسییان لەوەش کردووە کە بۆ یادی نەورۆز هیچ مەراسیم و ئاهەنگ و بۆنەیەک ڕێک ناخرێت کە قەرەباڵەخی تێدا دروست بێ تەنها ئێوارەی نەورۆز لەسەر قەڵای شێوانە لەیان بەڕێوەبەرایەتی گەشت و گوزاری گەرمیانەوە ئاگری نەورۆز دەکرێتەوە بەبێ ئامادەبوونی هاوڵاتیان هەروەها بەرپرسانی حزبی و حکومی و چین و توێژەکان واتە تەنها گەشت و گوزاری گەرمیان و کۆڕەمزێک و بۆنەیەک ئاگری نەورۆز دەکەنەوە هیچ قەرەباڵەخی. بەڵێ شەرمین عەلی سوپاس بۆ زانیارەکانم لە سنووری ئیدارەی گەرمیان. ئازیزان لە قەزای کۆیە پەیامنەرمان دڵشاد ماممان لەگەڵدایە. دڵشاد سڵاو لەبێت بەیانی باش زانیاریەکانمان بۆ بگوازەرەوە. سڵاو لە تۆ لە بیسەرانی دەنگی گۆڕان
هەواڵ و زانیارەکانی 24 کاتژمێری قەزای کوێ بەم شێوەیە لە ڕووداوێکی هاتوچۆ لە ڕێگای دەشتی کوێ ئۆتۆمۆبیلێکی جۆری کیا وەرگەڕا کە خێزانێکی تێدا بوو دوو برا لەو خێزانە گیانیان لە دەستدا و 4 ئەندامتری ئەو خێزانە بریندار بوون عقیدزایی بەڕێوبەری پۆلیسی هاتوچۆی قەزای کۆیە بە دەنگی گۆڕانی ڕاگەیان ڕووداوەکە بەهۆی خێرایی و لە دەستدانی کۆنتترۆلی شوپێرەکەەوە بووە کە ئەم ڕووداوی لێکەوتیتەوە وا بڕیارە ئەمڕۆ کاتژمێردا ئاسایشی ڕۆژهەڵاتی هەولێر لە قەزای کۆیە کۆنگرەیەکی ڕۆژنامەوانی بۆ ڕۆژنامەنووسان ڕێک بخات با پێی ئەو زانیارانەی من دەستم کەوتووە کۆنگرەکە لەسەر دەستگیرکردنی باندێکی ساختەکردنی دراوە کە لە ماوەی ڕابردوو لە سنووری قەزای کۆیە دراوی ساختیان بڵاو کردبەوە لە کاتژمێردەی ئەمڕۆ ئاسایشی ڕۆژهەڵات زانیاری زیاتر بۆ ڕۆژنامەنووسان ئاشکرا دەکات. بەڵێ دڵشاد مامۆ سپاس بۆ زانیارەکان لە قەزای کۆیە. ئازیزانی بەرنامەی گوڵڕنگ بەم جۆرە هاتینە کۆتایی ئەمڕۆی بەرنمەکەمان بۆ هیوایم کە جێگەی سوود ببێت بۆ هەموو لایەکتان هەتاوەکو بەرنمەیەکی دیکە پێم خۆشە کە تەندروستی هەموو لایەکتان باش بێت و ئەم نەورۆزە نەورۆزێکی خۆش بەڕێ بکەن لەگەڵ خۆتان و خانەوادەکەتانە هەتاوەکو بەرنمەیەکی کە خۆتان لەگەڵ